بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن و ئێستا پرۆگرامە بین خۆشحاڵم کە لە ئێوارەیەشی تری ڕەمەزانە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستانم یەکێک لە سیفەتەکانی ڕەمەزان یاخود گرنگی ڕەمەزان ئەوەیە کە ئینسان لەو پەرش و بڵاوی کە هەیە کۆیەکاتەوە. ئەنی تۆ سیر کە چۆن خۆمان ئامادەکەین بۆ عیبادەت ئەگەر لە مانگەکانی ترا مەسەن زۆر پرش و بڵاو بووین و ئیچێکی زۆر و مێشکێکی جنجاڵ بە سیرەکەی لە ڕەمەزانە کۆبیتەوە، ینی زۆر باش دەتوانی خۆت ئاڕاستەکەی، ینی تەنانەت یانی ئەتوانین نمونەیەکی زۆر باشی دینداریش پیشان بین کە دیندارێکی کامڵەکەین، ینی بە جۆرە لە جۆرەکان ڕەمەزان لەو پەرش و بڵاویە ڕزگارمانەکە کۆمانەکاتەوە و ئاڕاستەشمانەکە و عیبادەتێکیشمان فێرەکە کە عیبادەتێکی باوا بڵێن ئەندازەیەک ئەوەی کە گوترێ عیبادەتێکی ڕێکوپێکە ینی کامڵە. لەبەرەوە بەڕاستی ینی ڕەمەزان بۆ ئێمە زۆر زۆر گرنگە. لە ڕەمەزانە ئینسان حتا ئامادەیە جچکەکانی ئامادەیە بۆی کە شتی دینداری بویستێ، ینی شتێک کە کاریگەری لەسەر ئیمانی دروستەکە. هەوڵەیە ئەگەر گوێ لە ڕادیۆیەگرێ گوێ لە بەرنمەیەک بگرێت کە سوودی بۆ لایەنە ئیمانەکە هەبێ، ئەگەر سەیری تەلەڤیزۆنەکە سەیرەکەی بۆ ئەوە سەیرەکە کە لایەنە ئیمانەکەی پێتەقوێ بکە. بە جۆرە لە جۆرەکان ینی ڕەمەزان زۆر گرنگە بۆ ئێمەوە زۆر باش ئەتوانێت کۆمان کاتەوە. بۆیە لێرەوە ئەم ئامادە باشیە پێمانەڵێ مامۆسایانی ئاینی ئەبێ زۆر باش تەرکیز بخەنە سەر ئەم مانگە بۆی کە وتمان ئێمە لەو پەرش و بڵاوی ڕزگارمانە بێ کۆبینەوە جۆچکەکانمان ئامادەیە بۆ ئەوی کە بابەتی ئاینی ببیستین، کەواتە مامۆسایانی ئاینی و داعیەکان زۆر زۆر لەسەریان پێویستە کە بتوانن شوێنی جیاواز لۆکەیشنی جیاواز بەکاربێنن بۆ ئەوی کە لەم مانگەیە مادەم ئێمە ئامادەییمان هەیە مادەم پەرش و بڵاو نین بتوانن زۆرترین تەوجیهی ئاینیمان بنێ کاریگەری لەسەر ئیمانمان دروستکەن بۆ ئەوەی بۆ یانزەمانجی داهاتوو بە جۆرە لە جۆرەکان ئیمانی ئێمە تەقوێ ببێت. خۆشەویستانم ئەم ێوارەیە لە شوێنێکی جیاوازین، ینی من هەمیشە حەزەکەم و شوێنانەی کاگەڕێن هەمویان وەکو یەک نەبن. ئەم ێوارەیە هاتوین بۆ ناوچەی سنگاو بۆ منتیقەی گەرمیان بۆ گەرمەسێر، هەرچەندە ماشەڵڵا لێرە هێشتا بەهارە. هاتوین بۆ گوندێک ناوی گوندی دەروێشانە. ئەم گوندە کەوتۆتە یەکێک لە بنارەکان و بڵێن لە بناری چیاک هەڵکەوتووە. دەیەکی ئەندازەیەک تۆزێک بڵاوە، بەڵام هێشتا بە جۆرە لە جۆرەکان نەریت و کللتور و شێوازی هەڵکەوتنی خان و ئەوانش هێشتا هەندێکی ماوە. ڕاستە خانووی کۆنکرێت لێرە تینی هێناوە بۆ بابەتە کە لە پوری کللتوریەکان، بەڵام هێشتا بەشی ئەوەی ماوە کە شتێکی جیاوازتان پیشان بدەین. لەگەڵمان بنەم ئێوارەیە لە گوندی دەروێشان بزانین چی پیشانی ئێوە ئەگەین، بەڵام یەک شتان لەبێر نەچێ، ئەوش لە دوعای خێر بێ بەشمان مەکەن. فەرموون وەرن. لەم گوندانەی ئێوە کە گوندی بە گەرمیانیش مەشهورە لای تۆزێک لەوانەیە ژیان لایەوە تۆزێک سەختتر بێ لە شوێنی تر بەوەی کە ئێوە هەم وشکەدانەکەن، ینی خەلە بڵێن خەرمان ناخەلەتانەیە و هەم حیوانداریشەکەن. بەس با بزانین ژیانتان چۆنە دەگوزارە. حەزەکە من دەقسەمە بۆ بکەیت. پێشەکی یاخوا بەخێر بێن سەر چاوەکانم. سوپاس بۆ خۆی گەورە وەڵایی باشی زۆر باشن ئەلحەمدولیلا. ئەزانی هەستەکەم ئەم ساڵ ئەچی هەر شوێنێک ماشەڵڵا خەڵکەکە زەوقی هەیە. چۆنی بە قوربانە بم باشی بەزە چۆنە شکر باشی هەستەکەم ساڵێکی تەڕە ساڵێکی تەڕە. سپاس بۆ خۆی گەورە خۆی تر خۆی گەورەیش بە ڕەحمە ڕەحمی خوا زۆرە. خوا ئەم ساڵی نردووەکو کە خەڵکەکە ئێمە سپاس بۆ خوا بێمەعاش ئەژین
فێری ئەم ڕزارەتە بووین یاخوا لە بە شتا دەغڵودان و حیوانداری و ئەوانە بەڵام خەڵکەی ئەوەی کە لە شار و خەڵک مەعاشخۆر بوو تۆزێ وەزی خراپ بوو بەڵام ئەم بارانش باری خەڵکی لاری و خەڵکی شارش هەمووی ماشەڵڵا دڵخۆش بوون. ئێستا لە مانجی پێنجا و لە نزیکی با بڵێن نزیکی ناوەڕاستی مانجی پێنج ئێستا لە دەرەوە ئاهاوەستاوی هەواجی فێنێک لەم گەرمیانەیە مازە ماشەڵڵا ساڵێکی زۆر خۆش سپاس بۆ خۆی گەورە ئەرە وەڵا ساڵێکی ینی دەگمە لە ساڵیوە ئەی من نەمبینی باوە بڵێم ینی خەلۆ خەرمانتان چۆن واللهی ئەوەی کە هەیە جارێ دیارە شکر زۆر باشە زۆر باشە خۆشکور سنوکول لە نییە نەشکر لەخوا بەزی هەست نەبێ نییە شکر نییە بە باڵا عیبی نییە بە گوڵیش هەر جوانە ئیتر کاتێک کە بەرەکەتیش لای خوایە گەورە ئینشاءڵڵا بێ ئافاتیەکان ئینشاءڵڵا ئەی بۆ حیوانداریتان چۆنە واللهی ئەلحەمدولیلا زۆر باشە زۆر شکر بێ نەخۆشی و لەخوا بەزیاد دەیخوای گەورە مەفەقتان یەخوا بەخێر گەنجەکە وەرە تۆش بە مەرحەبایەکە بکەین باشی کاکە چاچی باشی تۆ خۆ لێرەی دوانە بابزانم ڕۆژانە بە چیەوە مەشغوڵی وەڵی بە شوانی و لەگەڵ شوانیا بە ڕۆژوەبی وەڵایی لەخوا بەزای باش بەس تۆ زانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودەیەکی هەیە فەرمێ هەر شوانێک بە ڕۆژوو بێ لەو دەشتەیە بانگ بدا بۆ خۆی نوێش بکە مژدەی بەهەشتی پێدا ینی ئەمە شتێکی زۆر ئاسانی با بڵێن شتێکی قورسە ئەوە بە ئاسانی دەست کەوێ ڕەنگە ڕاستە زەحمەتی زۆرە شوانی بەڵام مژدەکەش خۆشە حەقی وایە ئینسان پێ بزانێ و هەروە هەوڵشی بۆ بە وەڵایی هەوڵی بۆ دەین و ئینشاءڵڵا نوێژ و هەموو یەخین لەخوا دەیخوای گەورە سەلامەتان کە شوانی چیەکەیت وەڵا مەڕ و باشە ئێوە بەس مەڕتانێ یاخود ڕەشەوڵاقیشتانێ وەڵا مەڕمانەیە مانگا وشت بەخێو ناکەن ناوەڵا هیچ وەڵایی حەزمان پێنی حەستان پێنی دەیخوا مۆفەقتانکە کاکەجان بە قوربان چاوەکەم وەرە ئەملاوە ڕسمێک بگرین بەیەکەوە زۆر خۆشە دە باشە با منش بێمە ئێرە باش ئاها باش کاکە ڕسممان بگرا دەی ئاواشی بۆ بکەن دیاڵە دەست بەزکەنەوە دەی سەلامی بۆ بکەن سەلامی بۆ بکەن ئافرین جامانەش تەوزیعەکەین باشە چی حەزیە لەمەیە دەست چی حەزی زۆر باشە بەشی هەموومانەکە مادەم هەیە تۆ ناو چی بوو کاکە لاوی ئەمە بۆ تۆ ئەمە تۆ ناو چ بوو کاکە حامەش بۆ تۆ ئێمە ناو چ بوو تۆ کاکە محەممەد ئەم دادە جوانانە تۆ ناو چی بوو هێلین جان ئەوش بۆ تۆ بەس ئێوارە بیخۆن باشە ئەمەش بۆ خیاڵ ئافرین ئەوە ناوی هانایە زۆر جوانە ماشەڵڵا یەک دانە لەمەش بگرن ئەمەش بۆ ئێوە ئەمەش بۆ تۆ پێدەم ئاوە تا دەست خۆش چه قسە بۆ بینەرانەکە بزانام ئەزانن ئەتوان قسە بۆ بینەران بکەن چی نازانی تۆ تۆ نازانی چی نازانی تۆ نازانی باشە ئەی بزانم تۆ زانیت قسە بۆ بینەران بکەی ێ بڵێ چۆنن دەی بڵێ چۆنن دەی دەسان بە بەرزکەرەوە دەی دەی بڵێ بینەران چۆنن باشن بڵێ ئەوە بە ڕۆژوون ئافرین دەی بڵێ بینەران چۆنن دەی بڵێ بینەران چۆنن بە ڕۆژوون ئافرین دەی تۆ کاکە نەراچۆن بە ڕۆژوت ئافرین چاوە لێیە بە قوتە ئافرین بۆ ئێوە بە ڕۆژویت ئافرین تۆش بە ڕۆژووی بەس نیشکێنی وریا بەبەوە تۆ دای خەرەوە بۆ ئێوارە مادەم بە ڕۆژووی بە ڕۆژوەکە نشکێ باشە ڕۆژەکان بۆ گرێدایتەوە نیێڕۆنان و خوارد تۆزێکە خواردوەزانم دوای بۆت گرێدەنەوە باشە دەیخوا حافیز
دەروێشان چەند ماڵ گوندی دەرێشان دەماڵە بۆ ناوی دەروێشانە ئەوەی کە من بیستمە لە پێشینانی خۆمانەوە دەربەنێکمان هەیە ئەمە تا لەم سەرەوە دەربەنەکە شوێن ماڵێکی گەورەی تایە بەردەمیشی هەر هەواری کۆنە شوێنەواری کۆنی زۆر لێە بیان وتووە دەربەنی شاکە دەربەنشا ئیتر ئالەوە خود بۆتەوە ئەینا وەکو ئەوەی کە دەروێشمان هەبێت و یعنی لەسەر دەروێشوانە بێ ینی تەچێ و ئەو شتانە لێ نەم بە هیچ شێوەیە نەوەڵا لێنەوە بەڵام بە حەقەت دەم سنووری ئەمە شێخۆوانە ڕۆڵێکی گەورەی هەبوو کاتی خۆی ئیشادیدین بوون و بەم شێوە خەڵک هین نەبووە ئەوان ڕۆڵی خۆیانیان بینیوە و ئەگەر دەروێششی لێ بوو بێت لەوە شۆ نهاتن ناکرێ مەسەرم بۆ منە دوو ماڵە دەروێش سێ ماڵە دەروێش لەم ناوچەیە بوو بێت ناوەڵا لەوە نەهاتووە چون خۆی ئەم دی ئێمە هەر کاتی خۆی شێخی لێ بووە بەڵام شێخی ئیرشاد نەبوو ینی بە خۆی شێخە دێن نییە خۆی لە ئەسڵا شێخە دێە بەڵام ئیتر باپیری ئێمە کاتی خۆی هاتووتە ئێرە و کڕێتوی سش بەشێ لە ئارزەکانمان هەریهی شێخە و ژیانتان بەچی بەڕێوەچێ کاک سەڵاح ژیانمان بە ئاژەڵداری و بە زۆری بە ئاژەڵداری و فەلاحەت بەڕێوەچێ بەڵام ئەکسەرێتمان بە ئاژەڵداری ئەوەی کە لەلا دێکادانیشت چ جۆرە دانەوێڵەیەکەکەن گەنم و جۆ بە زۆری گەنم و جوواکەین ئەی کاڵک و ئەم شتانە کاڵک و ئەوانیش ئەەکەین ئیسەحالێ کردومانەوە لە داهاتوە ئەیکەین و ئینشاڵە تەماتە و ئەو هەندێک لادێ هەیە حیوانداریان بەس بۆ خۆیانە بەروبوومەکە بەس بۆ خۆیانە بەس بەشی خۆیانەکە ئێوە ئەوەندەتان هەیە کە لە خۆشتان زیاتر وەڵایی قوربانم ئێمە سپاس بۆ خۆی گەورە ئەرەوەڵا بەرخەکەی ئەپرۆشین لە خۆمان زیادە و بەشی خۆشمانی لێ ئەخۆین و لێشی ئەپرۆشین و میوانداری خەڵکیشی بێ الحەمدولله خۆی گەورە بەرەکەتی دەبینم وردە وردە توراسە کۆنەکەتان کە لە پورە کۆنەکەی گەرمیان کە خانوەکانی وی بە سواخ و سەرەوەی سواخ و ناوەی فێنک و هەندێک مەسەرەن هەواکێش و ئەوانە خەریکە وردە وردەوە لە بینەچێ لە ناوەسەڵ لەم گەرمیانە ئەم هەموو کۆنکرێتە چێ دروستان کردووە وەڵی سپاس بە خۆی گەورە دیارەوەسی خەڵک خۆش بووە بە فەزڵی خۆی گەورەیە ئیتر خەڵکە بەڕاستی خانی مسەلەحیش زۆر خۆش و پاک و بختەیە لە هەموو ڕوویەک و پاک و بختەیە و ئیمڕۆ کارەباشتان هەیە ئەمڕۆ کارەبا هەیە سپاس بۆ خوا فێنکەرەوەیش سبلیت و ئەو شتانەیە تۆ خانوەکە هەتا قەپات بێت و کەپز بێت فێنکترە بێت بە پێچوانەوە بۆ زستانیش هەر گەرمترە بێت هەڵتان نەداوە هەندێک شت بێڵنەوە هەندێک خان و بێڵنەوە بە مۆدێلە کۆنەی نەبەخوان نەماوەت ئەوەی ماوێتە ئیسەوە دانەیەکە و ئەوە ئەو کوڕی ئامەزامەوە ئیش بلۆک و شتی هەڵڕێژاوە خانی تازە بکە ئەوش هەر لابە ئەوش لایە بە ئارە وەڵی تر بە وردە وردە ئەی لەگەڵ ڕەمەزانەت یا چۆنە بە فەزڵی خوای گەورە زۆر باشی لە گەرمیانە بەو گەرمایە و ئیشوکاری زۆر و وەڵی باش بن یعنی ماشەڵڵا سپاس بۆ خوای گەورە کوڕای ئێمە پەروەردەی مەدرسەیەکین سپاس بۆ خوای گەورە هەر لە سەرەتای مانگەوە وعد بەخوای گەورە ئەدەینە تا کۆتایی مانگ لەگەڵ یابین هەر مناڵ و مناڵی بچووکشمان هەیە وەکو ئەوانە هەردووکیان بە ڕۆژ وەڵام ماشەڵڵا ئەو وردە هەردووکیان بە ڕۆژ فەزڵی خوای گەورە دەی موفق بن ئینشاءالله موفق بن مامۆستا من لە پێشەچی ئەم بەرنامەیە وتم یەکێک لە بەرەکەتەکانی ڕەمەزان ئەوەیە کە ئەندازەیەک لەو پەرش و بڵاوی ڕزگارمانەکە ئینسان لە ینی هەتا لە ڕوانگەی عیبادەتیشەوە وەکو ڕەمەزان کۆکراوە نییە ینی سەیرێکی ڕەمەزان وامان لێکا کە هەموو کۆکراوە بێ ینی بە جۆرە لە جۆرەکانەوەدا ئیتیمان بە خۆمان بدەین بەم لایەنە عیبادەتێکی بکەین ینی عیبادەتەکەمان جوان کۆ کردوتەوە هەز ناکەن ئێوە لە مانجی ڕەمەزانە ئەرکتان خورسترە بێت لە مانگەکانی تر چووکە لە مانجی ڕەمەزانە عادەتەن خەڵک جۆسکەی کراوەیە کە بابەتی ئاینی ببینێ ینی مامۆستا ئاینی ضرورە لە مانجی ڕەمەزانە چی بکات الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بێگومان مانگی ڕەمەزان و مانگە پیرۆزەیە کە خوای پەروەردگار لە قورآنی پیرۆزە وەسفی کردەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثە صحیحەکانە بۆمانی ڕوون کردوێتەوە بەتاکید مانگی ڕەمەزان کۆکەرەوەی عیبادەتی هەموو مانگەکانی ترا بگرە ئەو عیبادەتەی کە هەر تاکێک لە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەیکین بگرە بە یانزە مانگەکەی تر پێمان ناکرێت چونکم بە سەبەبی ئەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆمان وەسفەکات ئەو پاداشتانی کە تایە باس کراوە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەو مانگەیە کە جن و شەیاطینەکان تایە ئەبەسرێنەوە و ئەو مانگەیە کە دەرگاکانی بەهەشتی تیا ئەکرێتەوە و دەرگاکانی جەهەنەمی تیادا ئەخرێ فتحت فیک ئەبواب الجنة وغلقت فیک ئەبواب النیران بەتاکید مانگی ڕەمەضان عیبادەتی تیا ئەکرێەوە و تام و لەزەتەی لە مانگی ڕەمەضانە هەیە بۆ عیبادەت لە مانگەکانی تریشە بێگومان نییە مانگی ڕەمەضان
تایبەتمەندی خۆی هەیە و مانگی ڕەمەضان ئەو مانگەیە کە مانگی قورآن وەکو خوای پەروەردگار وەصفێکا فەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان مانجي قرآن بالتأكيد مانجي قرآن كاتي تماشاكي لمزقوتا كان لهر شوينيكا تو أبيني استاكينا كومالا كسانك دا أنيشن خريجي قرآن خويندن ما وصايكي برز دا أنيشي كومالا قرآن وكومالا تلبا أغلت أما كوكروي مانجي رمضان وكوكروي عبادة كانت لما باشە مامۆستا جەنابەت خەتیبی وتاربێژی مزگەوتی گوندێکی گوندەکە ئەندازەیەک دوورە دەستە جادۆبانیمان بینی کە جادۆبانێکی زۆر زەحمەتی تیا هەیە چەند زەرورە هەست بەوە بکەین مەسەرەن دینداریەک پیشانی ئەم خەڵکە بین کە لەگەڵ کەش و لەگەڵ بارودۆخ و لەگەڵ ژیانی ئەوانە گونجاو بێ مەسەرەن ئەمان سەرەکەی ژیانێکی زۆر قورسیان هەیە مەڕووماڵاتیان هەیە دانەوێڵیان هەیە تا چەند زەرورە ئەو دیندارێک کە پێویستە ئەمان بیکەن دیندارێکی تون و تۆڵ بێ لە هەمان کاتە بەشی خۆیان بکە بەشی پاراستنی خۆیان بکە و لەگەڵ دۆخی خۆشیان گونجاو بێ ئەمە چەندێک گرنگە بۆ مامۆستایی بەتاکید وەکو باسێک خۆرت بەڕێزت باسی کرد من سپاس بۆ خوای پەروەردگار کە لە سەمسەماڵەوە دێم بۆم گوندی دەرێشانە ڕاستە ڕێگەیەکی ناڕەحەتی هەیە ڕاستە گوندەکە دوورە دەستە بەڵام بیرمان لەوە کردو کە و پاداشتی خوای پەروەردگار دایناوە بۆ کەسێکە بتوانێت بەرچاو ڕۆشنی بداتە چەند کەسێک ئەمە لە ڕۆژی قیامەتە ئینشاءالله پاداشتەکەی و ئیسفادەکەی ئەبینین بێگومان ڕێگاکەی ناڕەحەتە و ئەم بە ڕێزانش کە من دێم لێرانە جمعیان بۆ ئەەکەم سپاس بەخوا تا حەدی ئیسفادەیان کردووە و ئومێد دەکەم خوای پەروەردگار هەم نیەتی من خاڵسکا بۆی بتوانم ئیسفادەیەکی زیاتریان پێ بگەێنم و ئەوانی شوالێ بکە گوێگر بن بۆ ئینشاءالله ئیسفادانە بکەن با پرسیاری ئەوە بکەم زۆرتر تەرکیزت لەسەر چییە ینی ئەو بابەتانی کە پێشکەشێکی کازانی بۆ ئەمان گرنگە زۆرتر لە چ چوارچێوەیەک هەیە بەتاکید ناو شار جیاوازە لەگەڵ لادەیە ناو شار لەوانەیە و بابەتێکی عام باسکەی هیچ کێشەیەک نەبێ مەنوعات خەڵک لە وتارەکانە دائنیشێ هەر کەسێک تی ئەگا لە بابەتەکە بەڵام لادێ ئەبێ وتاری تایبەتی بۆ بدەیت چونکم ئەو کەسانە لەوانەیە زۆر ئاگایان لەوە نەبێ کە لە ناو شارچی ئەگوزەرێ ڕاستی سپاس بۆ خوای پەروەردگار بە بۆنی تەکنۆلۆژیاوە کە هەر کەسێ تەلەڤیزۆنی هەیە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هەیە شار و لادێ فەرقێکی وای نەماوە بەتاکید گرنگترین شت کە من وەکو خۆم زیاتر تەرکیز کەمە سەری لایەنی تەوحیدە چونکە خوای پەروەردگار هەموو بوونەوە و هەموو زەوی و ئاسمانەکانی لە پێناو تەوحیدا دروست کردووە گرنگترین شتێکەوەی کە ئینسانێک خوا پەرست بێ کاتێک کە خوای پەروەردگار پەرست بەتاک و تەنها و شەریکە بۆ بڕیار نەدا ئەگەر چی لە عیبادەتەکانی تریشا تۆزێ لاوازی هەبێ ئەوە خوای پەروەردگار لێت خۆشە بێ بە بەڵگەی و حەدیسە قودسی کە خوای پەروەردگار خۆی ئەفەرمێ یا بەنی ئادەم لەو جئتنی بقراب الأرض خطايا وجئتنی لم تشرك بي لجئتك بملئها مغفرة ئەگەر بەقەدر پڕاوپڕی زەوی تاوانتان هەبێ کاتێک ئەگەڕێنەوە بۆ لای من بەڵام کاتێکە گەڕانەوە بۆ لای من یەک تاوانێکتان ئەنجام نەدابێت ئەوی شەریک بۆ خوا بڕیاردانە لەجئتك بملئها مغفرة من بە پڕاوپڕی زەوی بە لێخۆشبوونەوە بەرەوڕووی ئێوە دێم ئەمە گرنگترین شتێکە ئەگەر چی ئینسان لایەنی عیبادەتەکانی تری خەمسار بێت بەهۆی مەشغەڵەتی دنیاوە بەڵام موحید بێت ئینسانێک یەک خوا پەرست بێ ئەو ئینشاءالله ئیسفادەی پێگەینە لە ڕۆژی قیامەت کەواتە ئێمە بێ شکری خوا بکەین حەمدی خوا بکەین لەوەی کە لە گونجێکی دوورە دەستیش لە گوندێک کە خەڵکەکەی بە ژیانێکی زۆر سادە و ساکارەوە خەریکن وەکو با بڵێن ژیانێکی سەرەتایی بەس لەوێ خەڵک یەکتا پەرستە لەوێ خەڵک تەوحید دەبیستێ و لەوێ خوا بە تەنها پەرستێ کەواتە بە بابەتێکی گرنگە بەتاکید بگرە زۆر گرنگیشە لە گرنگترین جۆری عیبادەتە عیبادەتێک کە زەوی و ئاسمانەکان لە پێناوێت دروستکرابێ عیبادەتێک کە هەموو جین و ئیس لە پێناوێت دروستکرابێ عیبادەتێک کە کەون و کائینات لە پێناوێت دروستکرابێ کە تەوحیدە بێگومان گرنگترین شتێکە هەر تاکێک لە ئێمە زیاتر برە بۆ عیبادەتە بدەین کە ئەویش پەرستنی خوای پەروەردگارە بە تاکو تەنها و شەریکی بۆ بڕیار سپاس دەکەین مامۆستا سپاس وەکو مامۆستای ئیشارەتی پێکرد سپاس بۆ خوای گەورە کە ئێمە کوردستانێکمان هەیە وڵاتێکمان هەیە تەنانەت ئەلحەمدولیلا وەکو مامۆستا فەرمووی لە گوندەکانیشا تەکید لە تەوحید دەکرێتەوە تەکید لە یەکتا پەرستی دەکرێتەوە کەواتە لە گوندی دەروێشان مامۆستایەکی ئاینی هەفتانە لێرە لەم مزگەوتە تەکید لەوا کاتەوە کە ئینسان یەکتا پەرست بێەوە خوای پەروەردگار بە تەنها بپەرستێ و لە ڕوانگەکانی ترەوە ئەگەر کەم و کوڕەتشی لە عیبادەتەکە هەبێت چونکە یەکتا پەرستە ئەو کاتە خوای پەروەردگار ئینشەڵا لێ خۆشە بێت.
ئەمە سەرەکەی بنێنەوە نابێ بابا دوای سەرەکەی نینەوە ئەوە سەرەکەی بخەمەوە سەری مادەم تۆ بڵێ تۆ لێراژی یا تۆش لە شارەژی من لە شار ناژیم سە لێرەژیم ئێستا لێراژی بەڵێ ئەی قەدیمیش لێرە ژیاوی بەڵێ باشە ئەوە ئێستا ئەها ماشەڵڵا خانووی ڕێک و پێیەکی چیمەنتۆ کارەبا ئەنجا وەسایلی فێنکردنەوە مبەڕیدا سپلیت بەس تۆ پێم بڵێ وەختی خۆی چۆن بە ڕۆژوە بوون وەختی خۆی بە ڕۆژوە بووین باش بوو وەختی خۆی لە ئیستا لامان خۆشتر بوو باش بوو دڵخۆش بوو ئیستا خەم و خەفەت زۆرە مەراق زۆرە ئەی بۆ فێنکردنەوە بۆ ئاوی سار چیتانێک وەڵاهی کونە بوو کونە بوو کونەمان ئەکرد و ئاماتی ئەکرد و ئیتر ئەوە فێن کردنەوە بزانام قامیشیشتان بۆ بڕی لەسەر قامیشەکە داتان ئەوە کونەڵانمانە کردبووی کونەڵان بووە کرد سەر ماساقەدا و ئیتر شەماڵ هەیەدا ئاوەکەی باش و سارد بوو باشە ئەو کاتە ئێستا چۆن خان و باوڵێن بابەتانێ ژیان گۆڕاوە ئەو کاتە خواردنوشت چۆن بوو خواردنی ئەو کاتە چی بوو بە زۆری ئەو کاتە دۆینە بوو کەشک بوو ڕۆن بوو ساوەر بوو برنج بوو هەر ئەمانە بوو باشە پارچەوە شەرەوانانە خوارد بەڵێ ساغ و لەشمان ساغ بوو باش بوو ئەو کاتە باش بوو ئیستا چەنێ خواردنەکە زۆرە خۆشە هەیە حەمد و سەنا بۆ قاپی خوا بەس خەڵکەکە نەخۆشە و دڵی خۆش نییە ئێستا لەوانەیە ئەم بۆ نمونە لە گوندی دەرێشان بە زۆری ئێمە بینیمان ئەم هەموو ماشەڵە خەلەیەکرێ ئەم هەموو گەنم و جوێیەکرێ ئێستا لەوانەیە ئاردی سفر بەکاربێنن ئاردی سفری تورکی لەوانەیە بەکار باشە وەختی خۆی ئاردی گەنتان بەکار گەنمان بەکارە هاوت نانوشتی پێکرا ئانامسی جوان و خۆش بوو ئەمان شۆردووە تەتەڵەمانە کرد گێژمانە کرد ئەمان برد بۆ ئاش ئەمان هاڕی ئەمان هاورد ئەمان کردەنە باشە ئەی هاوکاری خۆژیانی ئێرە زۆر قورسە ژیانی لادێ قورسە دڵنیام قەدیم قورستریش بووە ئەو کاتە ئێوە هاوکاری پیاویشتان ئەما کرد کۆڵمانە کێشە مەڵۆمانە نیاوە ئیتر ئیشمان زۆرە کرد هاوکاریمانە کردە دەی باشە لەشتان ساق بێ یا ڕەبی بێم زەڕەتون و بەخێر بێ یا ڕەبی بەخێر بێت و بێم زەڕەتون شوانە جامە گۆچانە ئەی بۆی لای قەفەکەی بۆی لای ئەمە چی پێکە ئەمە نەماری پێکوژرێ نەمەڕی پێژێڕدرێتەوە ئاوە شوانی خۆشە عیبی نییە تۆ شوانی چیت مەڕ باشە بزن هارترەیە مەڕ بزن هارە جاری وایە ناگەڕێتەوە بزن وایە داریشتان لەلا نییە گەنا بزن ئەچێتە سەر داریش بيني بابنا حيوانات يتبعن أو داران ئەچێتە بانە ئەو دارە ڕاست ئەم بۆ خۆتان لەگەڵ براکەت شواننی هەر بەخۆت بەتەنیا لەگەڵ براکەتە بە ڕۆژ مەڕەکانتان زۆر دوورەخەنەوە وەڵام بە ڕۆژ باکم شوان بوو ئەی تۆ کەی شوانەبی بەس ئێوارە بەس ئێواران لە عەسرەوە نەوە نیمەڕۆ ئەچی ئەوە لەسەرم ئاوە هی نەکەن هاتون بۆ خۆت فێنکردنەوە جاری وایە خۆمان فێنەکەکەین ئێستا ئەگەر مەڕێکت لێ بکردن مەڕێک بە چەنە من نازانم تۆ توانی بیفرۆشی ناوەڵی من نییە ئەی باوکمە باوک ینی بەبێ پرسی ئەو مامەمە هی مامەم و باوک ناتوانانی بیفرۆشی ینی سەری مەڕ نازانی ئازان بەس لە خۆم و نازان ئێستا مەڕێک بە چەنە وەڵام مەڕێ ئاوە 150 ئەو ناوێ 150,000 ینی مەڕی چاک 150,000 ناوە هەر مەڕی ئاسایی ئەی بزن بە چەنە نازان بزن هەرزانە بەس نازان ئەی بەرخ بەرەق کیلۆ زان 9,000 ئیتر نازان چەند کیلۆ دەرەچێ باشە ئێوە بۆ مەڕەکان هینەکان ناوچە بەرخەکان لەگەڵ مەڕەکانە شیرەکەی ناخۆن بەرەوە بەس بزنەکانە دۆشین ینی مەڕەکەی ئێستا نادۆشن ناڵە من نازانم بەس نەکمەی دۆشین باش ئەی ئێسان ناترسی مەڕەکە بڕوا بۆ خۆی بچێ بهین لاولایە بڕوا بۆ ترس یاربەوە ئەژێڕیتەوە زیانی بکە زیانی بکە زیانی ناکە زیانی هەنچی زیانی ینی بچێتە ناو دەغڵی خەڵکەوە ناڵە ئێوە چی پێڵێن زیانی پێ ناڵێن ئێمەینی چی پێڵێن نەچێتە ناو دەخڵەوە ناو دەغڵەوە
ئەی باشە دەها گۆچانەکەت بڕۆ بە لای مەڕەکان ناوەکو بڕۆم بەم لەولایە کوا لە کوێن باشە وەرە باش تێژی تر لێ بپرسم ئەگەر مەڕەکەت ئێستا تێکەڵ بێ بە مەڕی تر خەڵکی تر یان ناسیتەوە وانێکیانە ناسبوو بە زۆریان نەناس ینی نابێت تێکەڵ بن ئەبێت چاوە لێبی چاو لێ بێ زۆر باشە دەی زۆر باشە بیا گۆچانەکەت بەەو گۆچانە دوای لێت بکەوێ گۆچانی ئاوە دەست ناکەوێتەوە بۆ دەست باشە سەڵا ئەم مانگایە ناوی چییە؟ ئەم مانگایە ناوی من بەسم خود ئەوە نییە کە مانگاکە ناوی هەبێ بەس نەوعەتەکەی نەوعەتی بۆرەکی پیاڵن بۆکانی پیاڵێن ئەو دووناوە هەیە سمیتاڵی پیاڵێن ئەیتر خۆی حقیقەتەکەی بۆرەکە و بۆکانیە ئەی باشە بۆ ڕەشمەتان کردووە نازم مانگا کەم دی بە ڕەشمەکرێ ئەمە ئەوە نییە بیکەیتە ناو گاگەل وش بڕۆ بە و شاخە خۆمان ئەی بەسینەوە لە ماڵە بۆی نەچێتە دەغڵ و زیانی نەکات و نەچێتە ماڵی خەڵکو لەبەر ئەوە کردومان ئەمە هێنا بەبەسمەوەی بۆ بەخێوکردنیشی جیاوازە لە مانگای کوردەواریەوە بەڵێ جیاوازە ئارەوە ئەمە بێ خۆراکی زۆرتر بێ خۆراکی زیاتری و خزمەتی زیاتریوە لە مانگای با بڵین ڕەشۆکی ئەی شیری چۆنە وەڵا شیری لەخوا بە زیادێ باشە شیری بەتاکید لە دوو خاتی مانگەکانی ترە مێشش ناڵە وای لێ کردووە ئەمە وتە دوتر هینە بۆ مانگایە بۆ نمونە مانگایەکی کوردی بە 600,000 بە ملیۆنێکە شازی مانگای کوردی ئەمە بە 2 ملیۆن و نیوە بە 3 ملیۆنە ئاو فەرقەکەی زۆرە یعنی ئەی بۆ ئاوەس بوون و ئەوانە بەس چۆن ینی گۆلکیان هەروەکو وەکو خۆیانە وەکو یا وەکو ئەو عیبنی ئەو کەڵی کەلی ئەوە جاوە نابێ بە مشکلە بۆ هین بۆ کەڵان شتەکانیان نە تو کەڵی وەکو خۆیان دەست نەکەوێت کەڵی وەکو خۆیان دەسەکەوێت لەم لادیانەی دەور و پشمان هەیە با بڵین لە کەڵی تر هەیە با بڵین جبوودی ئاوا بڵین سەبارەت بە شیرەکان شیری ئەمان بۆ مەسەلەی چاوری و ئەوانە چۆن زۆر چاور و خۆشە شیریان زۆر خۆشە یعنی جیاوازە شیریان تونە ماسەکان زۆر تون و بەتام و خۆشە جیاوازە لەگەڵ بەزەوە زستان چییە پێدەن زستان کای ئەدەین و علەفیشی بۆکەین جۆی بۆکەینە ئاڵفۆی دێنی ئەیتر هەبێت دایمە کای لەبەر بێ ئێوارە و بەیانیش ئاڵفێ دێنێ چونکە ئەمە شێوازی بەخێوکردنی کلاسیک بە عملی نابیکیتە و چێوە و ئەبێ قمی هەبێ و ناڕوە نابێت لە ماڵەوە دەرچێت بە تایبەتی بە گەرمایش بەیانیان زوو دەری ئەەکەین حتا دەوری سعات 89 ناگاتە نوۆش ئەلەوەڕ ئەگەر دنیا گەرم بێ ئیتە ئەچێتە ژوورەوە حتا پێن کیوارە تێدە دەرەوە ئەلەوەڕێ بەرگەی هیچیان ناگرێت وریای ژیانی کوردستانی
الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بەڵە خۆشەویستان ئەوەی پێشکەشمان کردن ئێوارەیەکی گوندی دەروێشان بوو بەو هیوایە کە دانیشتن لەبەر دەمی تەلەڤیزۆنەکانتان و سووتان وەرگرت بێ و چێژتان لەبینی بێ تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە و ئێوارەیەکی دیکە لە گوندێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.